یەکمان هەبوو باخچەوا بوو لە قەڵاتی یعنی ئەو قەڵاتی ئێستا کە بوویتە دەرکە 56 یەخستیان بە غەڵەتی قەرارێکی غەڵەت بوو خستیان ئەوێن دەریان کردە باخچە دار و بار و شتی وا بوو یەک لەوێ دەر باخچەوان بوو خەڵکی سنجار بوو یەزیدی بوو بابیشم پێی خۆش بوو ڕەحان بۆنی ڕەحانی پێخۆش بوو هەمان وەختیش تۆبەکار بوو تۆبەکار دەزانین چییە؟ تۆبەکار ئەوەیە کە شتێک ڕۆژی جێژنەی شیوی لێ نانێن هەندێک خانی بنەماڵە هەیە جێژنان یەکەم ڕۆژی جێژنان شی لێ نانێن دەڵێ ئەوە مەسەرەن لێمان ناکەوی یان پیاز ناچینن یان ڕەحان ناچینن جا ڕێحان ناچینین ئەو کابرایە دەهات ڕەحانەکەی دەینا ڕۆژێکیان کچکە بووین لە تەمەنم 10 ساڵە بووین جمعان دەچوین نوێژمان دەکرد بە کچکە بووین بەس نوێژمان دەکرد لە دیوەخانەکەی دانیشت بووین مامۆستابیریش قاوەی دەدا کاک ناوەکەم لێ بیر کرد بەو دەمەی هات بەخۆ بە ڕەحانەوە دایە بابیشم گوت دانیشەوە کابرای یەزیدیە مزگەفتە و جومعەیە و ڕەحانی هینایە و هات دانیشتی و قاوەی خواردەوە مام حوسێن بەقال هەبوو پاشە لە بابم پرسی بوو ئەمە دیتم پستە لەگەر دەکاو گوتم چییە گوتی بەمیە کە گەورە بووین گوتی بە منی گوت ئەفەندی جومعە و مزگەفت و ڕەحان و کابرای یەزیدی و کو دەبی گوتم ئەتوو بەیانیان لە قەیسەری دوکان دەکەیەوە بەقالی گوتی ئەتوو برنج و ساوار و ئەشیای خۆ لە پێش محەل دادنەی دەپرسی ئەو کە لێت دەکڕی ئەتوو مەسیحی دیانەتت چییە؟ دەڵێ ناوەڵا ئەفەندی دەڵێ ئەتوو دوکانی خۆت بفرۆشە عیلاقەت بە دوکانی من نەبی ئەمە دەبی خوڕەوشتی جوانی ئاینی ئیسلامی پیشانی خەڵک بدەین ئەگەر ئەو برادرە یەزیدیە نێتە ناو مزگەفت ئەمن احترامی نەگرم وەکو هاوڵاتیە وەکو مرۆڤک پەیوەندی لەگەر نەکەم تەعاملی لەگەر نەکەم ئەدی کو بەیانی پێ بڵێم فەرم وەرە بە ئیسلام ئەگەر تەماشا بکەیت لە کۆنیشەوە مەسەلەن ئاینی ئیسلام ئەو پێکەوە ژیانە هەر هەبووە هەموو ئاینەکانی دیکەی قبوڵ کردو و ڕێزی لێ گرتوون